ڕێز و سڵاو بێوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ماترسی لە سێدارەدانی 12 زیندانی سیاسی لە کوردستان. ناڕەزایەتی کرێکارانی ڕۆژکار لە مەیدانی گازی تەنگەبیجار. دەست بەسەرکردن و بێهەواڵی لە چارەنووسی ئەنوەر قوربانی لە کامیاران. شەپۆلی کەمکردنەوەی هێز لە دیجی کالا و ئاگرتنی کەشتیەکی نەوتی پەیوەندیدار بە ئێران لەلایەن هێزەکانی ئەمریکاوە. ماترسی لە سێدارەدانی 12 زیندانی سیاسی لە کوردستان. بە گوێرەی راپۆرتی مافەکانی مرۆڤ 12 زیندانی سیاسی لە کوردستان ماترسی جدی جێبەجێکردنی حکمی لە سێدارەدانیان لەسرە. دامەزراوە مەدەنیەکان وێڕای جەختکردنەوە لەسەر نائادڵانە بوونی پرۆسەی دادگای و دەرچوونی ئەو حکمانە با پشتبەسن بە دانپێدانانی زۆرم لێ خوازیاری دەستێوەردانی خێرای کۆمەڵگەی نێودەوڵەتی بوون. ناوەکانی ئەم زیندانیە بریتین لە پەخشان عەزیزی، وەریشە مرادی، مەحراب عەبدوڵڵازادە، ڕزگار بەیگزادە بابا میری، پژمان سوڵتانی، کاوە ساڵحی، عەلی قاسمی، حاتم ئازە دەمیر و یوسف تەیموری و ناسر بەکرزادە و محەممەد فەرەجی و ڕەئوف شێخ مەعروفی. هەروەها چالاکوانانی مافەکانی مرۆڤ هۆشداری دەدەن کە بێدەنگبوون لە بەرامبەر ئەم دۆخەدا دەتوانێت بە کارەساتێکی مرۆیی کۆتایی بێبێت و جەخت لەسەر پشتیوانی گشتی بۆ وەستاندنی ئەم حکمانە دەکەن. ناڕزایەتی کرێکارانی ڕۆژکار لە مەیدانی گازی تەنگەبیجار. ژمارەیەک لە کرێکارانی ڕۆژگار لە ژێر پەرپرسیاری کۆمپانیایەکی پەیمانکاری لە مەیدانی گازی تەنگەبیجار لە پارێزگای ئیلام کار دەکەن و لە دژی دۆخینا لەباری کارەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. ئەم کرێکارانە کە ژمارەیان نزیکەی 29 کەسەوە خۆیان بە کرێکارانی ڕۆژکار لە پرۆژەی قۆناغی دووەمی گواستنەوەی پاڵاوگەی گازی ئیلام دەناسێنن، داوای چاودێری بەرپرسان دەکەن بۆ بەدەستهێنانی گرێبەستی هەمیشەیی کار، مافی یاسایی و بیمەی بەردەوامی دابینکردنی کۆمەڵایەتی. یەکێک لە کرێکاران وتی لەگەڵ دەستپێکردنی شەڕ هەمویان کە 1 تا 3 ساڵ پێشینەی کاریان هەبووە بێکار بوون و پەیمانکار هەڕەشەی دەرکردنیان لێ دەکات و لە دۆخێکی نادیاردا بەسەر دەبن. دەستبەسەرکردن و بێهەواڵی لە چارەنووسی ئەنوەر قوربانی لە کامیاران. دوای تێپەڕبوونی 26 ڕۆژ لە دەستبەسەرکردنی ئەنوەر قوربانی، هاوڵاتیەکی کورد و چالاکی مەدەنی خەڵکی کامیاران، هێشتا هیچ زانیاریەک دەربارەی دۆخ و شوێنی گرتنەکەی بەردەست نییە. ڕۆژی چوارشەمە 5 خاکە لەوەی 1405 ئەنوەر قوربانی لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتەوە لە کاتی هێرش بۆ سەر ماڵەکەی لە شاری کامیاران دەست بەسەر کرا. بە پێی زانیاری بەدەستهاتوەکانیش ئەم دەست بەسەرکردنە بەبێ پیشاندانی هیچ بڕیارێکی دادگایی ڕوویداوە و هێزە ئەمنیەکان لە هەمان کاتدا ماڵەکەیان پشکنین کردووە و ژمارەیەک لە کەلوپەلی تایبەتیان دەست بەسەرا گرتووە. دوای نزیکەی 1 مانگ لە کاتی دەست بەسەرکردنەکەشی ئەم هاوڵاتیە هێشتا لە دۆخی نادیاردا دەژی و لە مافی دەستگەیشتن بە پارێزەر و دیداری خێزان بێبەشکراوە. هەروەها هەوڵە بەردەوامەکانی خێزانەکەی بۆ وەرگرتنی زانیاری لە دەسەڵاتە ئەمنی و دادگایەکان تاوەکو ئێستا بێ ئەنجام بووە و هیچ وەڵامێکی ڕوون لەبارەی دۆخی ئەوەوە نەدراوە. شەپۆلی کەمکردنەوەی هێز لە دیجی کالا. هەواڵەکان لە سەرچاوە کرێکاریەکان وامەژە بە دەستپێکردنی شەپۆلێکی کەمکردنەوەی هێز لە کۆمپانیای دیجی کالا دەکەن. بە پێم راپۆرتانە لە ڕۆژی ڕابردەوە پرۆسەی دەرکرانی ژمارەیەکی بەرچاو لە کەرمەندانی ئەم کۆمپانیایە لە بەشە جیاوازەکان دەستی پێکردووە و سەرچاو ئاگادارەکان دەڵێن ئەم کەمکردنەوەیە تەنها 1 بەش ناگرێتەوە، بەڵکو بەشەکانی کارگێڕی و دارایی و ئۆفیسەکان و هەروەها بەشەکانی دیکەی وەکو کۆگا و تۆڕەکانی گواستنەوەش دەگرێتەوە. شایانی باسە کە نزیکەی سەدان کرێکار لەم قۆناغەدا لەگەڵ مەترسی بێکاربوون بەرەو ڕوو دەبنەوە. توندبوونی کەشی ئەمنی لە سیستان و بەلوچستان و قەیرانی ژیان. لە کاتێکدا سیستان و بەلوچستان یەکێک لە زومرەی هەژارترین پارێزگاکانی ئێرانە، گۆڕانکاریەکانی ئەم دوایانە پیشان دەدەن کە ئەم دۆخە لە قەیرانێکی ئاسایی تێپەڕیوە و گەیشتووەتە قۆناغێکی زۆر تند. بەهۆی شەڕ و وێرانکاریەکان و پچڕانی درێژخایانی ئینتەرنێت و چڕبوونەوەی سەرکوت، دۆخێک دروست بووە کە ژیانی بەشێکی زۆر لە خەڵکی سیستان و بەلوچستان بە تەواوی وەستاوە
ئابووری ئەو پارێزگایە زۆرتر پشت بەستووە بەکاری نافەرمی و کار لەسەر سنوورەکان. لەمڕۆوە داخستنی سنوورەکان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە ژیانی خەڵکی ئەو ناوچەی بە تەواوی تێکداوە. بەنەمانی سوختبەری، کۆڵبەری و کاری ڕۆژکار کە تەنها سەرچاوی ژیانی زۆربەی ئەو خەڵکەیە، ژیانی دانیشتوانی ئەو ناوچەی تووشی گیر و گرفت کردووە. دەستگیرکردنی 4 هاوڵاتی لە پەیوەندی بە ناڕەزایەتیەکانی مانگی بەفرامبار لە ئەردەستان. فەرماندەی هێزی انتیزامی پارێزگای ئیسفەهان ڕایگەیاند کە 4 هاوڵاتی لە شارستانی ئەردەستان لە پەیوەندی بە ناڕەزایەتیەکانی مانگی بەفرامبار 1404 هەتاوی دەستگیر کراون. هیچ وردەکاریەک سەبارەت بە تۆمەتەکان یان کاتی دەستگیرکردن و ناسنامەی ئەو کەسانە بڵاو نەکراوەتەوە. جێگای ئەمەژەیە کە کۆبوونەوە و مانگرتنی بازرگانان لە ڕۆژی یەکشەمە واتە 7 بەفرامبەر لە تاران دەستی پێکردووە و دواتر بەشە جیاوازەکانی دیکەی کۆمەڵگەی گرتەوە و لە ڕەوتی ئەو ناڕزایەتیانەدا جگە لە سەرکوت و توندوتیژی هەزاران کەس کوژاون و بەریندار بوون و دەیان هەزار کەسیش دەستگیر و بانگێش کراون. محکومکردنی 22 کەس بە زیندانی درێژخایەن لە 2 پارێزگا. بە گوێرەی ناوەندی ڕاگەیاندنی دادگای قەزای ڕژیم حکمی زیندانی درێژخایەن بۆ 22 کەس لە 2 پارێزگا دەرچووە. بە پێم راپۆرتە 8 کەس بە زیاتر لە 10 ساڵ زیندان و 14 کەسی دیکەش بە کەمتر لە 10 ساڵ زیندان محکوم کران. واوتراوە ئەم کەسانە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دوژمن دەست بەسەر کراون و دوای پرۆسەی دادگایی ئەم حکمەیان بۆ دەرچووە. شایانی باسا تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریکی ورد بەڵاو نەکراوەتەوە. گرتنی کەشتێکی نەوتی پەیوەندیدار بە ئێران لەلایەن هێزەکانی ئەمریکاوە دوایین هەواڵ. وەزارەتی جەنگی ئەمریکا ڕایگەیاند کە هێزەکانی ئەم وڵاتە دەستیان بەسەر کەشتێکی نەوتی سەر بە ئێراندا گرتووە بە ناوی کورتکراوەی MT تیفانی کە پێشتر سزای لەسەر بووە. بە پێوتەی بەرپرسانی ئەمریکا ئەم ئۆپراسیۆنە لە ناوچەی بەرپرسیاری فەرماندەی ئەمریکا لە ئۆقیانوسی هند و ئارام ئەنجام درابوو. بەشێکە لە هەوڵەکانی واشنتن بۆ ڕاگررتنی کەشتیەکانی تۆمەتبار بە پشتیوانی مادی لە ئێران. ئەمریکا جەختی کردوێتەوە کە هەوڵەکانی بۆ جێگیرکردنی یاسا و تێکشکاندنی تۆڕدارە نایاساییەکان بەردەوام دەبێت. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ خەملێت.